هەفتەیەک ماوە بۆ هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی لە ئەمریکا FBI مۆڵەتی پێداچوونەوەی بۆ ئیمێڵانەدا بەدەستهێناوە کە لە کۆمپیوتەری یاردەدەرێکی باڵای کلنتن هوما ئابدین و هاوسەری پێشووی و ئەندامی پێشووی کۆنگرێسی دیموکرات ئەنتنی وینەرەوە ڕەوانەکراون و وەرگیراون. ئەمەش لە کاتێکدایە کە لێکۆڵینەوە لەسەر ئەنتنی وینەر دەکرێت کە نامەی سێکسی بۆ کچێکی 15 ساڵ ناردووە. FBI دەڵێت چونکە کلنتن سێڤەری خۆی بەکارنەهێنا بوو دەبێت لێکۆڵینەوە لەوە بکرێت کە ئایا ئەو کۆمپیوتەرەش لەسەر هەمان سێڤەر بووە یان هیچ زانیاریکی نهێنی لە ئیمێلەکانی کلنتنەوە دەستی ئەو کچە کەوتووە یان نا. FBI چەند هەفتەیەکە ئەو ئیمێلانەی دۆزیوەتەوە کە ڕەنگە پەیوەندی بە هێلرێەوە هەبێت، بەڵام هەتا پێنجشەمەی ڕابردوو بەرپرسی FBI جێمس کۆمی لێ ئاگادار نەکرابەوە. هەر ڕۆژێک دوای ئەوە کۆمی نامەیەکی بۆ ئەندامانی کۆنگرێز نارد کە تیایدا دەڵێت لێکۆڵینەوەکان لەسەر ئیمێلەکانی کلنتن دەست پێ دەکاتەوە. ئەمەش بووە مای ڕەخنەیەکی زۆر لەلایەن کلنتنەوە و پرسیار دەخاتە سەر بێلایەنی بەڕێوەبەری FBI. سەرەتا ئەوانەی کە نیگەرانیان هەیە لەسەرەوەی کە من ئیمێڵی تایبەتی خۆم بەکارهێناوە، من لێیان تێدەگەم وە گوتوشمەوە هیچ پاساوێک ناهێنمەوە. گوتومە ئەوە هەڵەیەک بوو لێ پەشیمانم. ئێستا دەیانەوێت لە ئیمێلەکانی یەکێک لە ستافەکانم بکۆڵنەوە با بە هەموو شێوەیەک لێکۆڵینەوە بکەن. من دڵنیام دەگەنە هەمان دەرەنجامی کە پارەکە گەیشتن پێی. هیچ دۆسیەیەک نییە. لە مانگی حوتی ڕابردوو FBI بڕیاریدا کە بەکارهێنانی ئیمێلی تایبەت لەلایەن کلنتنەوە کەم تەرخەمی بووە و بەمەبەست نەبووە. سەبارەت بەم لێکۆڵینەوە نوێش کۆشکی سپی دەڵێت نەبەرگری لە سەرۆکی FBI دەکات و نەڕەخنەشی لێ دەگرێت. The president's assessment of his integrity and his character. هەڵسەنگاندنی سەرۆک بۆ کەسایەتی کۆمی نەگۆڕاوە. بۆ نمونە سەرۆک لەو بڕوایەدا نییە کۆمی بەمەبەست هەوڵی کاریگەری لەسەر بەرەنجامەکانی هەڵبژاردندا نابێت. سەرۆک بڕوای بەوە نییە بەنیهێنی لە بەرژەوەندی کاندیدێکیان لایەنێکی سیاسی کاری کرد بێت. بەڕێوەبەری FBI لە هەڵوێستێکی قورسدایە و هەر تەنها خۆشی دەتوانێت داکۆشی لە خۆی بکات بۆ ئەو ڕەخنانەی لێی دەگیرێت. وەزارەتی دادی ئەمریکا ڕایگەیاند لەگەڵ FBI کار دەکات تا هەرچی زووترە لێکۆڵینەوەکە تەواو بکرێت. هەرچەندە هیچ بەڵگەیەک لە دژی کلنتن نەدۆزراوەتەوە، بەڵام ترامپ ئەم دەرفەتە دەقۆزێتەوە بۆ ئەوەی لە هەڵمەتەکاندا بەکاری بهێنێت. ئەمە گەورەترین شەرمەزاریە لە دەمی شەرمەزاری واترگەیتەوە. هیلەری کلنتن دەیەوێت خەڵکانی تر تاوانبار بکات بەرامبەر ئەو هەموو گرفتە یاسایانی کە هەیەی، بەڵام خۆی ئەم ڕۆژەی بەسەر خۆی داهێناوە نابێت کەس تاوانبار بکات لە خۆی زیاتر. لە کاتێکدا کۆمارەکان پێشوازی لەم بڕیارەی FBI دەکەن، بەڵام شارەزایانی سیاسی ڕەخنەی لێ دەگرن. زۆر بێزاری کردم بەکارهێنانی دەسەڵات بوو بە شێوەیەکی زۆر ناپیشەیی و ناگونجاوانە کە لەلایەن FBI-ەوە لە مێژووی ئەمریکادا کرابێت. هەڵبژاردنەکانی ئەمریکا لە 8 مانگی 11 بەڕێوە دەچێت، هەرچەندە دەنگدانی پێشوەخت لە مێژە دەستی پێکردووە. هێرۆ زەنگەنە، دەنگی ئەمریکا.